ڕێز دکتۆر تاها محەممەد ئەمین ئامۆسای زانکۆ لەگەڵماندا لە ستۆدیو بەخێر بە دکتۆر زۆسپاس. با سەرەتا پرسیاری ئەوە بکەم سعودیە یعنی ڕاستە پێشتر و قسە لەسەر دەکرا یاخود گروپە چەکدارەکان چەند شوێنێکی سعودیان بردومان کردووە. پاساوەکانی سعودیە چییە بوو؟ ینی ئەمەە پاساوی گەورەی بەدەستەوە بووە کە لەگەڵ ئەمریکا بێتە ناو ئەم ململانێ و پێگەکانی هەشتی شعبی لە عێراقا بردومان بکە. زۆر سپاس دەکەم سەرجان. سراحەتەن مەسلەی سعودی ڕەنگەوەش هەر لێکەوتەی ئەو سیراع قوڵەبێکە لە ناوچەکە دروست بووە. ئەگەر بیتە سەر حەقیقەت ڕەنگە غیر مباشر سعودیە حەقی خۆی بەکاربێنە بۆی مەساڵحی خۆی بپارێزێ. ڕەنگە ماوە شتێکی ئەوەنە زۆر با بڵێن گەورە و هین نەبێت، چونکە ئێستا وردە وردە وەکیلەکان ئەوانەی کە سیراع بەڕێوە بن ئەو وەکیلانە لە پاشەکشیان. بەرحاڵ ئەگەر ئێمە کۆی با بڵێن وێنەکە سیرکەین، سیراعەکە زۆر لەوە با بڵێن گەورەترێکەوە زۆر جارش باسەکرێت زۆر قسە باسی زۆر لەسەرکرێ لەسەر و بابەتانە. ئەگەر تۆ بگەڕیتەوە بۆ 79 سێ حەدەسی زۆر مهم ڕوویە. یەکیشان ئەوە بوو کە لە با بڵێن ئەفغانستان وردە وردە با بڵێن ئەو تەغیراتانەی کە هین بوو کە سیراعەکە کەوتە بینی یەکێتی سۆڤێت و با بڵێن ئەمریکاوە. یەکێ لە حەدەسەکانی تریش لە 79 بڵێن هەر لە ئێران ئەوە بوو جمهوری ئیسلامی دروست بوو. سیراعێکی تریش یەکێ لە حەدەسەکانی تریش ئەوە بوو لە گروپێک لە با بڵێن وهابیەکان لە دەستیان گر بەسەر مەکەی پیرۆزدا. ئەم سێ حەدەسە ئەگەر ڕەبتێکی تۆ لەگەڵیەکە وردە وردە با بڵێن وێنەیەکی تازەتری لە لای ئەمریکا دروست کرد. ئەمریکا پەنای بردە بەر هەندێک لە بڵێن گروپە تونڕاوەکان یا وهابیەکان کە ئەو سیراعی بۆ بەڕێوەبەرن لە ئەفغانستانە. هێنای بردی بڵێن ئەم جەماعەتی مجاهیدینی دروست کرد و نوێنەریشی وا بڵێن سعودیەکانیشی وەکو کە نزیک بوو لە عایلەی مالیکە کە هین بوو ئوسامە بن لادن بوو ناردنی بۆیە بووی پاڵپشتێک بکە. و یەکێک لە خەتەرەکانی تریش ئەوە بوو کە ئێران فەلسفەیەکی تری دروست کرد کە تەزدیری سەورە بوو بۆ دەوروبەرەکەی خۆی. ئەمە شتێکی تری تازەی دروست کرد لە منتیقەکەیە یا بۆ بڵێن ناجێگیریکی عامی دروست کرد لە منتیقەکەیە. ئەمە بۆ هۆی ئەوەی کە وردە وردە بەرەی تونڕەوی ئیسلامی یا گروپە چەکداری ئیسلامیەکان بڵێن وردە وردە گەشە بسەرن وا بکەن کە با بڵێن لەژێر ناوی زۆر مەسائیلی ترەوە بێنە ناو ساحەکە و داخلی سیاسەتی نێودوڵەتی بن. ئەوە بوو لە ئەفغانستان هەتاکو ڕۆناڵد ڕیگن وەزەم لاشتا بوو استقبالی مەجموعەیەکی لەو قەلبدن حیکمەتیاری تیا بوو ئەم جەماعەتی تالیبانی تیا بوو کۆمەڵێک لە بابەتانی تیا بوو هاتن لێ استقبالی کردن. دوای ڕوخانی با بڵێن دەوڵەتی شوعی ئەمەی ئەفغانستان وردە وردە ئەم گروپە چەکدارانە وێڵ بوون کە وێڵ بوون بەری تازەیان دروست کرد. ئەوە بوو 11 سپتمبەر دروست بوو ئەنواع عشقات قاعدە دروست بوو. ئەمریکا خەریب بوو لە دەست ئەم هێنانە ئەها تەواو گیرۆ دەبێت چی بکات هات بەری شیعی بەقوتر کرد. لە دوای 2003 ئەوە بوو عێراق وردە وردە کەوتە ژێر هەژمونی با بڵێن شیعەوە سووریا لەو لاوە حیزب الله لەم لاوە یەمەنیەکان لەم لاوە و بە پاڵپشتی ئێرانیش بە پاڵپشتی ئەو فەلسفە و ئەو تێڕوانینەی کە خۆی ئەبێت تەزدیری سەورە بکرێت وردە وردە ئێران هەژمونی خۆی لە منتیقەکە هاین کرد یعنی بەربڵاو کرد. ئێستا حتا کوونەبوونەیەکی تریشە بۆ باسکەن لەسەر ئەم مەسلەیەکە طبعا دوای ئەوەی کە خومەینی نێردرایە بڵێن لە کەربەلا بوو نێردرایە پاریس لە 79 بۆ سەدام حوسێن هاتە سەر حکومە ئەوانە عەقیدێکی مخابراتی عێراقیە نێرێتە لای بۆی بزانێت ئایا خومەینی دوایەوەی کە هاتەوە سەر حکوم تەوەجوهی خومەینی ئەبێت چی بێت. هەڵبە دیارە لە مناقەشەیەکە بووە مناقەشیان کردووانە تێگەیشتون کە بڵێن طموحاتی دەوڵەتی ئیسلامی شیعی هەر ئەوە نامێنێتەوە کە لە چوارچوویەکە ئەو چوارچووی کە ئێرانە پێی بڵێن پێوترێت لەوەیان نامێنێت و بە فعلی ژواژ ڕوویە دوای هەفتاونە ئەو بوو هاتوو و شەڕێکی قورس لە نێوان عێراقا ڕوویە و لە ئەخیری و ئەوەی کە ئێستا ئەیبینی وردە وردە هیلالی شیعی دروست بوو. ئەم هیلالی شیعیە مەساڵحی ئەمریکای وردە وردە لە هینا کرد یعنی لە پاشەکشاکەی تۆ ئەمریکا بۆ خۆی دەوڵەتێکی زلهێزی گەورەیە یعنی دوای
حربی عالمی دووەم نظامی دەولی گۆڕا بەڵێ یعنی هەژمونی بەریتانیەکان کە پێشتر نەک لە عێراق لە عالەمیش هێن بوون ئیمپراتۆری بەڵێ ئیمپراتۆریێکی گەورە بوون و وەکو بڵێن زیلهێزێکی عالەمی تەعاملیان دەکرد لە دەست ئەوانە نەما هاتە دەست چیە؟ دەست ئەمریکیەکان یعنی تۆ حسابی ئەو کە لە دوای 45ەوە ئیتر ئەو هەموو تەغیراتانە کە دروست بوو ئەوانە ولا يزال أمريكا قيادية عالم كاد طبعا أما بڵێن بۆ خۆی مەترسیەکی گەورەیە بۆ مەصالحی و وردە هەژمونی سین دروست بوو وردە شەڕی ئۆکراین و رووسیا دروست بوو ئەمانە هەمووی کۆمەڵێک کۆکاری زۆر قورسن کە تأثیری لەسەر نظامی جیۆسیاسی مەنتیقەکە و بە تایبەتی شەرقی ئەوسەتیش لە شەرقی ئەوسەتە زۆربەی ئەو هێزانی کە جەنابەت ئیشارەتت بێ بۆی کە بڵێن سعودیا یان با بڵێن دەوڵەتەکانی تریش هەر یەکە و بەش بە حاڵی خۆی محاولەی ئەوەکە کە قیادەی مەنتیقەکە بکە جا چ ئیسرائیل بگرە چ ڕەنگە بڵێم تورکیا یعنی کەمتر بەڵام سعودی و خەلیجەکان طموحیان زۆرە بە تایبەتی سعودیا بە تایبەتی با بڵێن ئیمارات دکتۆر لێرە سعودیەکان ئێستا خۆتەزانی شەڕێک لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیلا هەیە زیاتر لەم فترەی ئەخیرە شەڕەکە لە نێوان ئەمریکا و ئێرانە ئیسرائیل بە تا ڕادێک بەشداری ناکە لەمانەی کۆتاییە داخڵبوونی سعودیە بۆ ناو ئەمبەرەیە جۆرێک لە مەترسی لەسەر بەژۆندەکانی دروست ناکات چونکە ئەو بۆ خۆی لە لایەکی ترەوە بەرەیەکی تر هەیە کە پێ وترێ حوسێکان خەریکە کێشەی بۆ دروستەکە بۆ بابلمەندە بیش لیانی گروپە چەکدارەکانی عێراق بەڕەسمی لەگەڵ ئەمریکایە نایخاتە ناو بۆتەی شەڕێکەوە کە سنوورێکی بەرفراوانی لەگەڵ ئەم وڵاتایە کە عێراق بەتەکشید خۆ تەسیراتی سلبی ئەبێ بەڵام بەو دەرەجەیەش نییە ئوستاز یعنی ئەگەر دیقەت بێ سعودیەکان لە بدایەتی شەڕەکەی ئێران و با بڵێن ئیسرائیل و ئەمریکایە سعودیەکان ژێرا و ژێر پەیوەندیان هەر هەبووە لەگەڵ هەتاکو سوکە تەحالوفێکیشان دروست کرد لەبەرەوە ئێستا کە شتێکی ئاوا بووە ڕەنگە جیهەتێکی سێم بێ بە سعودیەکان تێوەگلێنە لەم مۆزوعەیە بەس ئەوەی کە مباشر سعودیەکان بڵێ من نیەم تاخەڵی ئەم سیراع قورسا بم قەنەعەتم نییە چونکە بە حکمی ئەوەی کە لە ڕووی جوگرافیەوە هەرچی شەریکاتی نەوت و تەصفیات و هەموو ئەو شتانیان لە بەردەم بڵێن چەکی ئێرانەکان هەیە هەر حرەکەی بکە تر خۆ چیە مێنێتەوە ڕەنگە تەفروت و نایبکە لەبەرەوە بڕواناکەم بێت ئەو با بڵێن ڕیسکە زۆر گەورەیە بکات داخلی سراعەکە بە ڕسمی بڵێ من ئەوهاکەم بەڵام ڕەنگە جار بەجار ئەوە مناوە شاتێک شتێک ڕوو ئەیاد مەجبورە ویش بڵێ من پاساوم هەیە ینی لیان ناوم بۆیە ئەوم کردو بەڵێ یعنی ئەو یەکێ لە شتەکانە هەتاکو ئیماراتیەکانی جەخۆ ئەو زەرێکە لە ئیماراتەکان کەوت خۆ ڕوبعیەوە بەر سعودیەکان نەکەوتو بەڵام ئیماراتەکان بە هەر چۆنێ خۆیان گرت یعنی هینیان نەکرد بڵێن بەو دەرەجێ داخلی ناو سراعەکە بن بەڵێ ڕاست کاردانەوەکان لە ناو عێراقا یعنی بینیمان کە لە یەکەم ڕۆژی ئەو هێرشەی هاوبەشەی سعودیە و ئەمریکا یعنی کاردانەوەکان جۆرێک لە نەرمی پێوە دیارە یعنی کاردانەوەیکی سۆفتە زۆر کاردانەوەیکی تونگ نییە چونکە باز لەواکە ئەڵێ ئێمە ئاگامان لێ نەبووە لەم هێرشە لەگەڵ ئەوشا ڕێگە نادەین لە خاچێمەوە هێرش بکرێتە سەر سعودی یعنی پاسا بۆ هەردووچێ هێنێتەوە پێ دوایە پەیوەندیەکان بەرەو ئاڵۆزی زیاترە ڕاچکە سەردانێکی گرنگی زەیدی هەبوو بۆ سعودیە هەڵپەسێرا زەیدی مەجبورە بۆی شارعی خۆی دڵنیا کاتەوە چونکە ئەمە شتێکی کەم نییە ڕەنگە لە تەوەجوهی با بڵێن خەڵکی عێراقا لەیانی سعودیە بۆ عێراق شتێکی خراپە بەڕاستی ینی مەجبورە ئەو شتە خۆی بسەرێکی هەیە عێراقیەکان لەگەڵ سعودیەکانە شەڕی کەندایش بەڵێ لەنەوەیەکە وا بوو ڕاستە سەرپەرشتیە ئەنی زۆر ئەو هینە نین بڵێن زۆر پیان خۆش بکە شتێکی وا بوو بەس مەجبورە بۆی کە دڵی شارعی خۆی دڵنەوا کاتەوە مەجبورە قسێکی وا بکە بەس بەنسبەتەوەی کە عێراق ئێستا وەکو هێلکەیەکی دەڵەمە وایە ئوستاز ینی هەر یەکە و نفوزی خۆی هەیە سعودیەکان و خەلیجەکان نفوزی خۆیان هەیە لە ناو حیزبە سونیەکانە ئەوە ئێرانە خۆتە زانێ ئەمە چیەکان عێراق ئێستا لە سەردەمێکی تازەترە ئێوە تەحالوفات دروست کات ئەوە بوو ڕۆشتە ئێران ڕۆشتە تورکیا بەرنامەی هەبوو بۆ سعودی دڵنیاشم لەوانەیە شەرت فترەیەکی تر بچێتە سعودیەش ئەو خەتەی کە تەنوی کە دروست بووە عێراق نایەوێت لە دەستی دەرچێت ئەوە بۆ ملیۆنێک بەرمیل نەوتی خستە بەردەست تورکەکان کە بڵێ پیانە فرۆشێتەوانە هیچ نەبێت بۆ ئەو خەتە بەردەوام بێت چکە ئێستا بەرنامەیەک هەیە لە سعودیەوە بەرەو ئیسرائیل و بەرەو بڵێن سووریا ئەوانە بڕەوە ڕەنگە خەتێکی گونجا بۆ عێراق بەتەیشیت بۆ ئەوەی کە
تورکیا بەنیازە لە ناو سعودی و خەتێکی تر دروست بێتەوە بەرەو ئیسرائیل و بەرەو ئەردن و سووریا کە ئێستا هێشتا هەر لەژار زۆربەی بڵێن هینەکانی لەژێر هەژبوونی تورکایە بچێتەوە تورکیا و ئەنجا بچێتەوە ئەوروپا. بۆ تورکیا هەردوولا هیچ مشکلەی نییە چکە هەردوو لا مصالحی خۆی پارێزێت بەنسبەت عێراقەوە ئەوێت ئەو خەتە هیچ نەبێت زامن کا بووی بتوانێت ڕێگەیەکی تیجاری تازە دروست کاتەوە کە تەبعاً بە واریداتێکی ئابووری زۆر گەورە بۆ عێراق ئەگەڕێتەوە لەبەرەوە عێراق بە هەر وەسیلەیەک بێت ئەوێت هەژمونی ئەم گروپە تونڕەوانە کەم کاتەوە و وردە وردە جا بە شوەیەکی سۆفت پۆلیسی بێت بە هەر وەسیلێک لە وەسیلەکان بێت بتوانێت کۆنتترۆلیان بکە. داوای کۆبوونەوەیکی پەرلەمانەکرێ سادقون داوایە کاڵێ پێویستە کۆبوونەوەیکی پەرلەمان بکرێ قسە لەسەرم بابەتە بکرێ ئەمە پێشێلکاریە بەرامبەر بە عێراق سەروەری عێراق پێشێل کراوە بۆیە دەبێت دانیشتەکە بکرێت و لێپرسینەوەش یعنی لێکۆڵینەوە بکرێت لە بابەتەکە ئەمە کێشە بۆ زەیدی دروستەکە وەکو کەسێک کە تازە هاتوۆتە سەر بابەتی یەخ و تازە هاتوۆتە سەر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەوێت وردە وردە شتەکان تا ڕادێ بخاتەوە سەر ڕێچکەی خۆی کێشەی بۆ دروستەکە ئەمە یعنی ئەتوان کێشەی بۆ دروستکە ئوستاز کە زەیدیش هاتووە تەبعاً ئەوە لە ناو دەوڵەت ئەمریقی شیعەکان خۆیان و لە عێراقەوە هاتووە تۆ بتەوێت نەتەوێت بەپێی پۆلیسی و بەپێی سیاسەتی ئەوان بەڕێ ئەڕوات ئەوەی کە ئێستا پیشانی ئێمە مەجبورە بیکار لەبەرەوەی خۆتەزانی عێراق لە ژێر هەژمون و ئینتیدابی بەریتانیا هین ئەفو ئەمریکایە هەرچی پار و پولیەتی لە ناو باقی فدرالیە ڕاستە ئەوەی بەریتانیش بەتەشید حتا کو ترسیش مشکلەیە کە ینی بیپی ئێستا لە کەرکووکە ینی تر زۆرە مشکلە زۆرە یعنی تۆ بێت ئەم کێشەیە گەر بە زووترین کات حل نەکرێ هەم لە ڕووی با بڵێن سعودیەکانەوە لەلایەن سعودیەکانەوە هەر کێشەیە بۆ عێراق هەم لەلایەن ئێرانەکانیش مەجبورە من قسەکی جەنابەت ئەوەیە مەجبورە ئەو سیاسەتە تەوازنە دروست کات لە ناو عێراقا بیەوێنێت ئاوات دەوردراوە یان جەل لە هەفتا گروپی تونڕەوی شیعی هەیە لە ناویانە ڕەنگە دە 15یان هەر ئیمانی بە وجودی عێراق نییە ئەمەە قاڵبوونەتەوە لە ناو مەسەلی شیعگەرای دەسەڵاتی شیعەیە لەبەرەوە مەجبور ئەو تەوازونە دروستکان جا ئەگەر بە قسەیان کایە بە قسەیان نەکەم قەناعەتم نییە گۆڕانکاریی وا بکە چونکە عێراق بەخۆی ئەوێت هیچ نەبێت لە مەرحەلەیدا هاتووە نەبێتە با بڵێن ئەو خەندەقەی کە ئیتر خۆی لێکلاکاتەوە لە نێوان با بڵێن ئێرانیەکان و یاخۆ بڵێن لەبەری کە وەکو شیعە دەرکەوێت یاخۆ بەری بڵێن سعودیەکانە کە وەکو بڵێن سونەکان دەرکەوێت مەجبورە تەوازونێ دروستکە و مەجبورە هەندێک جاریش هەیە گوێیەک هەڵخا بۆ ئەم گروپانەی کە مامەسەلەن ئەو بە شێوێک لە شێوەکان هەژمونیان هەیە لە ناو عێراقا باش شتێک هەیە دکتۆریانی خۆتەزانی زەیدی لەوەتی هاتووە باز لەوەکە کە ئەوان مەسلەی گروپە چەکدارەکان ڕێکە خەنەوە هەنێکیان چەکەکانیان نەخاتەوە دەستی دەوڵەت و کار لەسەرەوە کە تەنها چەک لە دەستی سوپایە بێ ئەمە بۆ خۆی پاساوێک نادا بە گروپە چەکدارەکان ینی ئەم لیانەی سعودیە بۆی کە بڵێن ئەو عێراقەوەتە ئەها ئێمە چەند وەختە بۆی ئەڵین باچەکمانە بێت لەبەرەوەی کە لە مەترسیین ئەوە تا هێر شەکرێتە سەرمان ئەوە تا عێراق لە مەترسیا بێ یعنی ئەم بابەتی سەدنەوەی چەک لە گروپە چەکدارەکان بۆ زەیدی زیاتر ئالۆز ناکە من قەناعەتم نییە لەبەرەوەی خۆ سعودیەکان دەست پێشخەریان نەکردەوەی لە گروپە چەکدارەکان گروپە چەکدارەکان دەست پێشخێراکە هەرچەند عێراقڵێ وەکو لێکۆڵینەوە تا ئێستا بۆمان نەسەلماوە یعنی ئەو لەوەیە گلەیەکە لە سعودیەکە ئەیوت چاوەڕێ بکە بیسەلمێنی عێراق بۆ خۆشی ئەزانێت یعنی چی ڕوویاوە دڵنیامەوەی کەس ئەزانێت ناتوانێت بە شوەیەکی ئەوە ئاشکرا بڵێت من نیەم زدی ئەو بەرەیە ئیشەکەم لە ساڵحی ئەم بەرەیە یاخۆ زدی ئەم بەرەیە شێم لە ساڵحی ئەم بەرەیە ناتوانێت ئەوە بکە یعنی لەبەرەوەی هەم پێگە سیاسیەکەی هەم وەزای اقتصادیەکەی ینی هەتا کوێسە کیشەی سویلەی هەیە عێراق یعنی ئەگەر بێت حاڵەتێکی ئەوە دروستکە بزانێت چەند تەسیرێکی سلبی لەسەر اقتصادی عێراقیا دروستەکە مەجبورە ئەو بەرنامەی کەی دایناوە ئێستا بڵێن چووە ئەمریکا و ئەو هەموو کۆمپانیای با بڵێن ینی کۆبنەوەی لەگە کۆمپانیەکان کردو کە بێتە ناو عێراق و وردەوردە ئیسیسمارە دروستکە مەجبورە ئەرزەیەکی تا حدێکی باش هێمن دروست کات بۆی ئیسیسماری بڵێن چی ئەمریکی بێت چی دەوڵەتانی دەوروبەر بچێ تورکی بێت کە ساڵانێکی زۆر لە ناو عێراق ئیشەکان ئەو ئەمنیەتە دروست کاتەوە
ئەمنیەتەکەش ئاوا نابێت بێت خۆی بخزێنێتە ناو سیراعەکەەوە ئەگە خۆی بخزێنێتە ناو سیراعەکە بە تەئکید لە ڕووی اقتصادێکەوە زەرێکی زۆرەکە مەجبورە هەم دڵی ئەمریکاش ڕازیکە بۆی کە بڵێ من لەسەر سیاسەتی خۆم بەردەوامم کە ئەبێت گروپە چەکدارەکان چەکەکانیاندانین و مەجموعەتی شەندەیان نا و جەماعەتی کابرا ناویی بوو سەدر و لەگەڵ خەزعلی و ئەمان ینی ئەوە تا حدێک ینی تۆزێک بەرەکەی بەقوت کرد و وردە ئەبێ ئەوەش بکات بیێنێوێت مەجبور عێراق بۆ ئاڕاستەیە بڕوات و بیێنێوێت ئەبێت تۆقش لەگەڵ ئێرانەکان بکە و بیێنێ سەلامێکیش لە سعودەکان بکە و سەرچاوێکیش لە تورکیا و سوخلیجەکانیش لە خوارەوە ینی ئاوات تەوق دراوە و بە تایبەتی لەم سیراعە قوڵەی کە ئێستا دروست بووە کە ئەمریکا بە دوای هەژمونێکی جێگیرە ئەگەڕێ و ئەوێت مەسادری تاقا بە تەواوەتی لە لای خۆی بهێڵێتەوە بۆی بەیانی کە هاتە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ سینیەکان بێت لەگەڵ ڕووسەکان بێت بە بڵێ بەهێنێکی قووەتەوە قسە بکات کە بڵێ من ئەوەم لە بەردەسایە ئێوەش ئەبێ بە شێوەیەک لە شێوەکان دۆلار نەخەنە ئەوەی کە ریسکی پێ بکەن و با بڵێن جێگرەوەیشی بۆ دروستکەنەوە وەکو چۆن زۆربەی وڵاتان وایان کرد و ڕووخان لیبیا بەتەما بوو بێت دیناری هند دروستکە دیناری بڵێن ئاڵتونی دروستکە دوایەوە چی بەسەر ئەمە بەسم لێرە ینی ئەگەر بیتەوە ینی زۆر هینێکەکەینەوە بچووکیکەینەوە ئەوەیە عێراق لە ناو جەرگەی سراعەکەیە مەجبورە ئەو تەوازونە دروستکات مەجبورە چونکە خۆی حکوومەتەکە حکوومەتی شیعیە و لە ناوجەرگەی لە هەناوی ئەو گروپانەیە دروست بووە کە بڵێن زۆربەی زۆریان سەر بە ئێرانن و زۆربەی زۆریان پۆلیسی و سیاسەتی ئێرانی لە ناو عێراقا جەبەجێیەکەن سەرباری هەموو شتەکانی ترێژ مؤسساتی دەوڵەتی لە ناو عێراقا هێشتا بەو دەرەجەیە ئیش ناکە خۆ دەزانێ یعنی ئەم لێشاوی گەندەڵی کە با بڵێن بەڕۆ ڕووبوونەوەی گەندەڵی تا ئێستا کە دروست بووە هەمووی ئەگەر کۆیکەیتەوە 200 میلیۆن دلار ئەگەر کۆ بووێتەوە 200 میلیۆن دلار 250 میلیۆن دلار ئوستاز تۆ حسابی کە دوای 2023 بزانە چەند میلیارد دلار دزراوە چەند میلیارد شخص هەبوو ئەیان و چۆتە دەرەوەی عێراق یعنی من نامێناوەکە بێن بەڵام عێراقی بووە چۆتە دەرەوە 5 میلیاری بردووە لەگەڵ خۆیان یەکێک لە مقابلەکانی هینم بینی مالیکی بینی ئەڵێ من خاوەنی 6 میلیارم 6 وت بەخواز وابزانم زیاتریشی وت بەس شخصێک تۆ ئەوەنە تۆ حسابی ئەوە کە هەموو ئەو ئەحزابانەی تر هەمووی پشکیان هەیە لە حزبێک مەسەلەن مەتاری بەدەسەوە حزبێک نازانم ئەوەنە شارەوانی بەدەسەوە حزبێکی تر ئەنواع عشکاڵ عقودی با بڵێن سیسماری بەدەستەوەی خۆ ئەوە نییە بڵێ بێدانیشی کاشەکە بەرێت بی خاتە گیرفانی و بیبا مەسەلەکە هەمووی ئەوەیە لە ڕێگای کۆمپانیای وهمیەوە لە ڕێگەی سیسماراتەوە لە ڕێگەی جوزانم ئەنواع عشکاڵ شتی خۆیانەوە پارە ئەبرێت و بە ئەوەی کەسیش هین دەبێت سعودی ئەم کام کوڕە هاتە سەر حکم محەممەد بن سەلمان هات هەموو ئەوانەی کە دەسەڵاتدار بوون و ئەوانەی کە پارەیان لەبەردەسا بوو هەمووی لەو فندقەیە حجز کرد تەسەور کە چەندی کۆ کردوتەوە 120 میلیارد دلاری لێ وەرگرتوون 120 میلیارد دلار تۆ ئەگەر بەڕۆڕووی گەندەڵی بیت و بە 200 میلیۆن دلار یعنی قەنەعەتم نییە دڵت ئاو خواتەوە بڵێ وەڵاهی ئەمە هەموو پارە دزراوانەیە کە عێراق دزوێتی جا قەزم لێرە چییە یعنی تۆ سەیری بنیەی تحتی عێراق بکە لە ڕووی دەوڵەتیەوە لە ڕووی سیاسەتەوە لە ڕووی علاقاتی خۆی و لەگەڵ دەوروبەرە بزانە ئایا ئەمە ئەتوانێت ئەم هینە بکات یعنی ئەو یەکلا خۆی یەکلا بکاتەوە لەم هەژمونە قورسەی کە ئێستا هەیە ئێرانیەکان و سعودیەکان و تورکیا بە تایبەتی بڵێ یعنی سیرەکەی ئەم شەڕە قورسەی ئەمریکا هاتوتە منتیقەکە و بە هەموو قوتی خۆیەوە لێ هێشتا هەر نەگەیشتە ئاڵێ دڵی ئاو نەخواردوەوە کە بڵێ وڵام من یەکلام کردوتەوە لەبەرەوە قورسە بەنسبەت عێراقەوە کە بێت خۆی یەکلاکاتەوە بڵێ من ئەوەتە تابعی سیاسەتی ئێرانی یاخۆ بڵێ تابعی من سیاسەتی سونەکانم یا خەلیجیەکانم یا سیاسەتی ئەوروپام کە لە تورکیا و دەست پێکات باش پێدوان نییە دکتۆر ئەم هەنگاوی سعودیە کە بە هاوپەیمانی لەگەڵ ئەمریکا هێرشەکاتە سەر گروپە چەکدارەکانی عێراق ئەمە جۆرێکە لە استراتیژێکی نوێ لە ناوچەکە گرێتە بەر چکە هەر بۆ خۆی هاوپەیمانەتێکی تریشی ڕاگەیاندووە لەگەڵ ئەوروپیەکان بەدەر لە هەندێک لە وڵاتانی کەندا و کە عمان و قەتەر و ئانە بەشداریان تیان نەکردووە یعنی پێدوانی ئەمە سەرەتای هەنگاوێکی نوێ بۆ سعودیە لە ناوچەکە ئەوێ زیاتر بڵێم چی ینی هەژمونی خۆی پسەپێنێ یاخود بڵێ کە ئەوە منم کە لە منتیقەکەیە لە ناوچەکەیە قسە ئەەکەم قسەی من بیستراوە
ئوستاز هەریەکە و من وەکو باسم کرد هەریەکە و محاولەی ئەوواکە کە قیادەی منتیقەکە بگرێتە دەست سعودیەکان پاڵپشتێکی زۆری بەحرێنەکانەکەن بۆی دەوڵەتەکان نەکەوێت لە بەرامبەر ئەو گروپە شیعیکە ئێرانیەکانی لە ناوچەی حەزڕەمەت و باشووری یەمەن سعودیەکان گروپیشان گرتووە کە خۆ باشووریەکان هەمویان یەکینن یەک با بڵێن جەبهەن ئەمان هاتوون جەماعەتی حەزڕەمەتیەکانیان گرتو کە لە باشووری یەمەنن و با بڵێن ئیماراتەکان هاتوون گروپێکی تریان گرتو تەمان ئەمانە هەمووی لە ئیماراتەکانیشاننا سعودیەکان بەڵێ بڵێ زانی بۆ چووکە لەبەرەوەی منتیقەکە پڕە لە نەوت یعنی هەمووی نەوتە يعني ڕۆژانە ئەوەی کە من بەپی تقریر دەکەم بینی 200,000 بەرمیلی لێ ئینتاجەکرێ ئێمە زۆرە بەڕاستی یعنی بەنسبەت ئەو منتیقەوە لەلایەکی ترەوە سەیرەکەی ئێران هاتووە لە باکوورە حوسیەکانی گرتووە يعني ئەمە مەسەلەکە لێرە چییە؟ مەسەلەکە لێرە ئێوە هەر یەکە ئێوێت نفوزی خۆی بە قوتکە و بە تایبەتی لەم تەوقیتی ئێسایە نفوزی سعودیەکان هینیان زۆرە یعنی مەسەلەن لەگەڵ پاکستانیەکانە ڕێکەوتون کە هینیشان هەبێت بەرەیشان هەبێت و ڕێکەوتنێک بێت کە بڵێن لە ڕووی ئەسکەریشەوە هەر یەکیان ئەگەر تووشی بڵێن هجوومێک هاتن ئەمان بڵێن دیفاع لە یەکتری بکەن لەگەڵ میسرە تحالوفیشان هەیە لەگەڵ تورکیا تحالوفیشان هەیە مەسەلەکە هەر هەمووی ئەگەر کۆکەیتەوە بەس ئەوەیە نەبێت بە شوەیەک لە شێوەکان هەتا کوێسە سعودیەکان ئەمە لە بیر نەچێت محاولەی ئەوەکە کە تاقینەوەی دروستکە بەڵام ئەمریکا شەردێکی بۆدانە ئەڵێ تۆ بێت لەگەڵ ئیسرائیل تطبیع علاقات بکەیتەوە وەکو چۆن ئیماراتەکان کردیان و بەحرێنەکان کردویانە ئیتر نازەم ئایا بەچی ئەکات ئەیکات دەنگۆیەک هەیە کە سعودیەکان یعنی ئیسرائیل زۆر جار ئاماژەی بۆوا کرد کە سعودیەکان هاتوونەتە ناو ئیتفاقی ئەبراهام و ئیبراهیم ئەستاز هەر هەمویان علاقاتی مخابراتیان هەیە من قەنەعەتم نییە ڕەنگە بەوەی کە ها شارعی خۆیان و شارعی ئیسلامی و نێودەوڵەتی و ئەمانە تۆزێک ڕەنگ بۆی ڕخنەیەکی زۆریان تو نەبێژینا من قەنەعەتم نییە هیچیان ئەوەیان پێ ناخۆش بڵێ لەگەڵ ئیسرائیل چونکە تو لە منتیقەکە هەیە ئیسرائیل دەوڵەتی گەورەیە ئیسرائیلیش بۆ خۆی محاولەی ئەوە کە بێت غەزەش زۆر شتی گۆڕی آخر غەزەش طبعا شتی گۆڕی غەزە بیانوویەک بوو بۆی ئیسرائیل وردە وردە هەژمونی خۆی بە قوتکە بۆی جێپی خۆی وردە وردە لە منتیقی جۆلان و بڵێن ئەودی جۆلان و لە خواروی سووریا و باشووری لوبناان و ئەمانە وردە وردە جێپی خۆی بڵێن زیاتر بکاتەوە و ئەو طریق بڵێن ئەو ڕێگای تەنمەیە کە لە سعودیە دەست پێ کات و ئاچێتەوە ناو ئیسرائیل و بەرەو تورکیا و هینا ئەمەش بکاتە ئەرزی واقع و وردە وردە ئیشی لەسەر بکە هەموو شتەکان مەصالح ئەوستاز هەر یەکە بە پێی مەسلحەتی خۆی ئیشەکە سعودیا ما کات دڵنیام لەوەی مەسلحەتەکەی ئەوەیە کە ئەوێت هەژمونی خۆی لە منتیقەکە بە قوتکە و ئەوێت سەرکردایەتی منتیقەکە بگرێتە بەردەست إلى آخره ڕەنگە هەر دەوڵەتێکی تر ئیماراتەکان ئەوانش هەر ئیماراتەکان لە سوودان و لە منتیقەکانی تریشان محاولەی ئەوەکەن پاڵپشتی دارایی سیسیەکەن بۆی ئەویش چۆنەڵێ سوودیشی لێ وەربگەن لەو منتیقەیە ئێساوە دوێنێ بوو یا پێرێ بوو درۆنێکی تر لەوا بزانام لە یەکێک لە بەندەرەکانی میسریە وەلەو نازانم ئایا ئەمە ئێران کردوێتی ئیسرائیل خۆی کردوێتی ڕاست باش دکتۆر ئەم بابەتەی ئەم هێرشە وەی کە سعودی و ئەمریکا کردویانە دەرگا واڵا ناکە بۆ هەندێک وڵاتی تریش لە ناوچەکە مەسەرم بۆ نمونە ئەوەی کە بە بەردەوام ئەیبیستین ئوردون دایمە لێیرێ ئیتر ئایا یعنی خۆ درۆنە ئایا ئاراستەی درۆنەکە ئێرانە و گروپە چەکدارەکانە تا ئێستا بە تەواوەتی یەکلا نەبووتەوە مەسەلەن قەتەر لێ ئەیرێ وڵاتەکانی تر لێرێ ئەمە دەرگا کاتەوە بۆی کە ئەوانیش بێنە ناو ئەم شتەوە بێنە ناو ئەم هاوپەیمانێتیە هەرچەنە هاوپەیمانی ئەمریکان بەڵام بەڕسمی بێن بڵێن ئەوە ئێمەش لەلایەکەوە لە گروپە چەکدارەکانی عێراقین عزری ئێرانیەکان بۆ لەیانی ئەو منتیقە ئەو شوێنانە ئەڵێ ئەمە قاعدەی ئەمریکی تەیە چ قەتەر بگرە چ بڵێن ئەردەن بگرە هەتاکو وڵاتەکانی تریش بگرە ئەوانەی کە هینەکەن هەمووی ئەو شوێنانە کە با بڵێن ڕزدی با بڵێن قاعدەی ئەمریکیە لەبەرەوە ئێستا تۆ ئەگەر بێیت وڵاتێکی وەکو ئەردەر بکەیت ئەڵێ سەری لوتی بگرێک سەر خنگچێ يعني اقتصادي بند بە سیاحەتە و هیچ شتێکی وای نییە یعنی بێتە ناو شەڕەکە چی بکات مەسەلا وەنیە زۆربەی مانگەکان معاشاتیان دواکەوێت یعنی ئەوەی کە لە تەقاریری هین دەرەچێت بەرحاڵ ئەگەر ئەمریکا پشتیوانی دارایی نەکات خۆی ئاوای ڕەنگە خلیجەکان پشتیوانی دارایی نەکەن وەزعی زۆر خراپە لەبەرەوە ئەمە هیچ بەنسبەت خلیجەکانیشەوە خلیجەکان خۆتۆ
تەسەوڕەکەم 100 کیلومترێک دوور بن نمبەر و ئۆبەر یعنی لەگەڵ ئێرانێکانە باشە بێنە سراعەکە چی ڕۆجا بە تایبەتی تۆ سەیری ئیمارات کە ئیمارات بۆ خۆی هەر وڵاتێکی گەشتاریشە هەر تەقەیەک فیشەکێکین بێ ڕێک چۆڵە بێ وای لێ هاتوو تارەیەک بە نازان بە $1 ملیۆن دلار ئەمە دەوڵەمەندەکانی ئەوەی کە لە دوبی بۆی نەجاتیان بڕۆنەوە جاتوبی ئەمانە هەمووی بچنە ناو سراعەکەەوە بە تەسەوری تۆ وڵای گەڕێنەوە ڕێک 50-60ەکان کە سەحرایەک بۆی هێشتا هیچیان تیا دروست نەکرد بوو من قەنەعەتم نییە هەر یەکە و ئوستاز هەر یەکە بە پێی مەسلحەتی خۆی ئیشەکات ڕەگە تەنیا کەس ئێمە بین تا ئێستا هەر خەریکی هێنین ینی بڵێن حکومەتمان پێ تەشکیل ناکرێ ئەژی ناوانەی تر هەمووی مەجبورە یعنی دەستی پێنا پاراستنی خۆیان بەڵێ دەستی گرتو بە کڵاوەکەی خۆیان و ئەڵێ بایر نەیبا لەبەرەوە بڕواناکەم بەو دەرەجەیە کە ئەگەر بیانێ ببنە تەڕفێکی زۆر ئاشکرا جا چه سعودیە بێ جا چه ئیماراتەکان بێ ئەوە چیجە مەسەن قەتار وڵاتێکی بچووکە یعنی ئەوەنە هێن ناکە مەجبورە ئەڵێ کاکەم پارەت هێمێ بەستۆ لێم هەیە کردیشی ئەوی نەشی ئەو پێشنیارەشی کرد بۆ ئێران بەڵێ ڕەنگە یابیتیشی ڕەنگە خۆ کێ زانێ ینی ئەڵێ لێمەیە کاکە من هیچ نەبێت تیجارەتی خۆم وڵاتەکەم بژێنم بەرحاڵ ینی جوابەکە ئەوەیە ئوستاز من قەنەعەتم نییە هەر یەکە و ئەو وڵاتانە چونکە دەرکەوت کە ئەمریکاش ئەو زامنە قووەتە نییە بۆ وڵاتان بڵێ وەڵاهی ئیتر ئەمە ئەو خێژ من ئیسراحەتم کرد و ئەوە تا هەولێر قاعدەی ئەمریکی تیا چەند جار ڕۆژانە لێ ئەڵێ بارانە بەسەریانە هینە بێ ئایا ئەمریکا تەواجودی ئەمریکا و قاعدەی ئەمریکی بۆ خۆی زمانێکی ئەمنیە بۆ وڵاتەکە بۆی سنوورەکانی پارێزیە جوابەکەەوەیە نەخێر ئەوە ڕووی نییە چکە بکوێتە هەر سراعێکەوە لەگەڵ دەوڵەتێکی ترە تەبعاً ئەویش هەبێتە تارگێتێک بۆ لێگرێ بێگومە دەست خۆش بێ دکتۆر محەممەد ئەمین مامۆسای زانکۆ زۆر سپاس دەکەین سواسی جنابشتەکە بە خێراتن دەگەین و لە کاتمان گرتی زۆر سپاس لە خزمەتە سپاس